ئەو کاتتان باش هاوڕێیان چۆنن بە هیوان باش بن. هاوڕێیان ئێمەش دین هەندێک قسە و باسی خۆمان دەکەین، هەندێک قسە و باسی خۆمان دەکەین ئێستاکە لەسەر ئەو ڕەوشەی. ئێستا دێن هەندێک قسە و باس دەکەین. پارتی تەپلی سەرکەوتن لێ دەدا، خەڵکیش حەق خۆیتی قسە و باسی سەرنجی خۆی دەرببڕی لەسەری. خێربێن سەرچاوی ئێمە، سەرچاوی ئێمە هاوڕێیان. هەر یەک دوو دەقەی تر وەرن براوەرن. بەداخەوە لە کۆڕ ئێستا شەڕ بوو، دوسێ کەس بریندار بووە. هیوادارین ئەو شەڕانە کۆتایی پێبێت. هاوڕێیان بیرتان ئەوتم مەسرور و پاڤل بە ئینگلیزی خراپ بە شەڕ هاتن. درێژەی کێشە بۆ ئەو شەڕەدەوەی نێوان نەوەکانی ئیبراهیم ئەحمەد و ماری مەلا مستەفای. ئارێ وەڵا نەوەکانی ئەوە شەڕەکی منداڵانی دیتان ئەوانە زوو دەبێن جوێن دەدەن. تو وجدانتان ئەو شەڕەدەوەی نێوان کە لە بۆمە زۆر باشە هاوڕێیان، بۆ زانیاریتان یەکجار باشە. با بە شەڕ بێن هەموو پۆخڵەواتی یەکتر هەڵبدەنەوە، هەموو پۆخڵەواتی یەکتر هەڵ بدەنەوە. ئەوە ما گەنج بن گەنج دوو کچە بوو بە شەڕ هات برار ڕۆ. ئەوەی ئەمە بە پارە دەمان کڕی بە بەلاش فڕێیاندا. پارتی وێچێتی شوان، ماڵی ئیبراهیم ئەحمەد و ئەوە شوان. بۆیە جێی دڵخۆشی هاوڕێیان لێیان گەڕێ. هەرچەندە ئەو شەڕانە کاتیە ئەو سەردەم بەسەر چوو. قەت قەلەق مەبن کە یانی بتە شەڕی گەورە و ئەوە، بەڵام خراپیش نییە بە ماهیەتی یەکتری و هیچ عیلاجیشیانە هەر دەبی پێکەوە بن. بەڵام ئەو خەبەرە من گوتم پاڤل و مەسرور بە ئینگلیزی خراپ بە شەڕ هاتوونە، هەر ئەو عەقڵیەتە بوو درێژەی پشێشە. پاڤل وەڵامی داوە لە میدیا، مەسرور فازڵ میرانیان تێبەردەتەوە. ماڵی بارزانی فازڵیان بەس ماوەیەکی زۆرە بە خۆی ژنەکەی ئەڤین هوروریان تڕۆ کردیە، بەس لە ئەو شتانە دەیهینەوە. خۆی سوکت سەلیم کرد. یەک بارزانی بزانە نایێت قسە چ بکە، بەس فازڵی دەینن، فازڵی دەینن. هاوڕێیان ببورن بە هەندێک سەرنجم نووسیە. بەرحاڵ هاوڕێیان وەسە پارتی تەپلەوە لێدا وەڵاهی 1 ملیۆن دەنگم هینایە. لە کاتێکدا بڕوا بکەن لەبەوەم نییە، ئینسان دەبێت ئەوە لێکدا پارتی لە 2 پارێزگای لە 19 پارێزگای توانیتی بەس زۆرترین دەنگ بینی. ئەویش هەولێر و دهۆکە، هەولێر و دهۆکە 19 کورسی لە هینایە. بە هەر هەفتەکەی تر کرد 8 هینایە، 8 هینایە. ئەوە چمان پێ دەڵێ بەڕێزان؟ ئەو زۆر گرنگە. ئەو پێمان دەڵێ پارتی دەسەڵاتی نەبی، حزبێکی دەرەجە سێیە کە لە هەڵوێستی لاوازترە. تۆ وەرە سەیرکە هەڵوێست لە سلێمانی 1 بارەگایی هەیە، 1 مۆزەفیشی نییە، 1 ملیۆن دۆلاریشان دڵنیام قوتەرخان نەکردیە. کەچی لە پارتی زیاتر هینان لەو سلێمانەیە کە پارتی عمری 79 ساڵە، وایاننا 100 بارەگای هەیە، 100,000 چەکدار و مۆزەفی هەیە. یعنی پارەی خەیاڵی 6-7 ملیۆن دۆلاری لێ سەرف کرد. هەچی هەڵوێستی نەینە. ئەوە ئابڕوو چوونە. پارتی دێ ملیۆنەکەی بە خەڵک پیشان دەدا، بەس نایە برێ بابە من لە سلێمانی شکستەکی گەورەم هینایە. نایە بڵێ لە کەرکووچێ کە ئەوەندە دروشمی قەومی دەکە 1-2 کورسی پێ نایەت. یعنی پارتی لە مووسڵ 7 کورسی نابوو ڕوودا و لۆ ناوێرن بەعز بکەن. 7 کورسی هەبوو 3 مایە. یعنی پارتی لە ناو شکستێکی زۆر گەورەدا دەژی. پارتی لەو شوێنەیە کە ئەرهابی هەبی، کە پارەی خەیاڵی هەبی، کە سوڵتەی لە دەستبی، یعنی پارەی بە لێ شاو فرێدایە، بەڵام لە هەموو ئەو پارەی زیاتر ئەرهابی هەیە. بڕوا بکەن ناچاری ئیجباری. ئەگەنە کاچ خۆملۆ لە کەرکووک و مووسڵ و سلێمانی کە 3 شاری کوردینە. بۆ زانێنێتە مەلا مستەفا تەنازل لە 61 و 62 لە مووسڵ کرد. مووسڵی ژەچی کەرکووک بەشێک بوو لە خاچی کوردستان. هەموو کات پارتی 7 کورسی هینا. ئەوە دووەم انتخاباتە پارتی 3 کورسی دەینی.
هەر یەزیدیەکان حەیای پارتیان بردی هاوڕێیان کوران بۆ سیکەن یەزیدیەکانیە تەعالیفی یەزیدی هەیە هەر بەس بە تویتەر و بە فەیسبووکی 4 کورسیان بردیە ئەوان وازانم خەتە چی لە پەکەکەش نزیکن ئەوانەی شنگال 4 کورسیان بردیە پارتی 3 بردیە ئەو حزبە زەبەلاحا ئەو حزبە لە مووسڵ دەزانی چ بوو هەموو کات 7-8 کورسی هەبوو حزبی سوڵتە بوو 3 کورسی لە میدیای پێی شەرمە باس بکە لەو کەرکووکە ئەو هەموو دروشمەق بریقەدارە دەکاتن کاکە وەرەسەر کە 1-2 کورسی 1 یان 2 ئەو هەموو دروشمە قەومی فرە دەدەنە ناو خەڵک وەرەسەری سلێمانی بکە حزبك 79 ساڵ عمری 100,000 چەکداری 100 بارەگای نازانم هەڵەبجەی ئەوەیە لقی هەیە سلێمانی هیچی گەرمیان و ئەوە هیچی 100,000 مۆزەفی هەیە مانگانە بە مەلاین دۆلار هەنچ حزبەکەی هەڵوێستیوە هینە کورانچی غالبی نیو غالبی هینایە نیو غالبی هینایە بەجددیەوە حیات چوو نییە لۆ حزبە چی باشە یعنی پارتی لە هەولێر و دهۆک ئەگە ئێرهاب بە پلەیەکە ئەوە لە شوێنەکانی تر دەسەڵاتی نییە مفلیسە لە سلێمانیە لە دهۆک لە کەرکووک لە مووسڵ وەخت خۆی لە مووسڵ دەسەڵاتی بۆیە ئەوە حزبە 1 ملیۆنی چ دەکا بە نۆزەم ئافەزەی 1 ملیۆنی هینایە کە 180 ئەو دەنگانەی زیاتر 170 ئەو دەنگانەی لە هەولێر و دهۆکە بەتابەتی کە هەولێر شارەشی زۆر گەورەیە و لە هەولێرش هەڵڕیان لە دەرەوەی زیاترەوەیە کاکە بە هەموو تەزویری یعنی هەدوێنە بە هەزاران گەردی و شتەوەی هاتیە بەو هەموو ئێرهابەی بە بەیان 1000 چەکداری کە 100,000 چەکداری زیاتر هەیە کە بەشی زۆری لە هەولێر و دۆچینە بەس دەیان ملیۆن دۆلاری بە حکوومەتی هەرێم و هەموو دام و دەستگاکانی بە هەموو کارمەندەکانی بەو هەموو خەڵکەی بەو هەموو پارەی دەرگێت کورە سیدات بارزانیە مالەوەدان 30 ڕۆژە هەموو ڕۆژێ دەستە سۆران هەموو ڕۆژێ وەزبەت چی حیوان دەکڕێ حیوان ئەوە نییاوی دەبنێچێتیەکان نەوەی نوێ ئاخر زار پاسەوانی مالەوەدان ئەوەندە بێ سلوک بوو سیدات هەستە پاسەوانی ئەوەی کڕی پاسەوانی ئەوەی نەوەی نوێی کڕی کاوای کڕی پاسەوانیشی دەکڕی هەموو نەوعەچی دەکرد وەردەگرت گرنگ لامۆبی پارەی ئەو خەڵکیانی ئەو بەلێ شاو ئەڕشت بەجددی کورە دڵی چ دەڕقی ناوەڵام نزگم بە پارتی دەستێتن بە تاقیتەنە غالب نی هەنچ سلێمانی پارتی هینایە تخوا شەرم لە خۆتان ناکەن بەجددیمە عەلی ئەمەساڵە لە هەولێرە 50,000 دەنجینایە هونەر کۆڕێ هەڵوێست لە بن مەسیفی 745 دەنجان هینایە بەو هەموو ئێرهابەی بەو هەموو پارەی کاکە لە دڵم دەتاقی وەڵا زۆر بە شەرەف بمزانی بەو نەتیجەی دەرەچی کەمپینم لێیان دەکرد لە هەموو حزبە معارەزانە چه پارتی ویستیشی دەرنەچی دەرچوو ئەو ئەحمەد حاجی ڕەشیدیش دەرێن دەرچووە باشە هەرچی پارتی بمانزانی بە وەکو انتخاباتی هەرێم نابی هەندە حەملەمان لە هەموو دەنگانە دەکرد بەجددی وانە پارتی لە ملیۆنێک دەنگمینە بەس کاکە لە دوو مەحافەزەی 170 دەنگی ناویش لەبەرەوەی لووتکەی ئێرهاب هەیە بەویش یەکێتی شکستێکی زۆر گەورەی لە خۆی تۆمار کرد شکستێکی زۆر گەورەی لە ناو سلێمانی 150 بەشداری کرد ئەو 150 120 ساری دەنجی دایتی 126 دەنجی نەدایتێ بە هەموو حزبەکان بەس بە هەموو وجدانە گرنس ئەوەش عقوبەی سلێمانیە ها عقوبەی خەڵکی سلێمانی لەوە یەکێتی 8 کورسی هینایە کە 3 بە دەنجی تایبەت و بە ئێرهاب هینایە پێنجەکەی کەشی هەردیسان بە ئێرهاب هینایە یعنی یەکێتی پارتی حزبی مفلیسن ئێرهابیان لێ کۆرتکەوە بڕوا بکە کورە ئەو حزبە یەزیدیەکان بەداخەوە سیاسەتی پارتی و یەکێتی بە تایبەتی پارتیۆی کرد کوردی یەزیدی ئێستا دەرێن بەس یەزیدیمە لە کاتێکدا و زمانی قسە دەکە زمانێکی کوردیە براکەم خۆممان تێیان دەگەین شەبەک دوورکەوتنەوە فەیلی کورد دوورکەوتنەوە وا ناوچە بەسەرەکان ناوچەی یعنی ئەو کەرکووک و مەخمور ئەوانە هەمووی یعنی دەنگ نادەنە هێزە کوردیەکان زۆر کەم براکەم ئەخە سەرکەوتنی چت بەدەستنیار پارتی دەیەوێت بەس بڵێ 1 ملیۆن مینە لە کورسی 3 کورسی کەمی کردیە 3 کورسی کەمی کردیە لە دوو مەحافەزەش نۆزەی هینایە ئەوانیکەی بە هەر هەمووی کورە هەر هەنچیە گرتی هینایە لە هەر ئەوەیەک هەر هەنچی هەڵوێستی نەینایە هەڵوێز لە دوو مەحافەزەی 5 هینە وەڵا حەیای پارتیان برد لۆوە ناخوا لۆوە نارێ پارتی لۆ نارێ حەیام چوو
کورە دەزانیت پارەیەکی خەیاڵی سەرف بکە بەس خورشید مام خورشید کورە مام خورشید ئەو ملیۆنە ئەو هەموو گۆل کات چەندە قورمساغ بوو بە شەو دەگۆ 15-20 گۆل گوتیان هەردوو گۆلکی سەر بڕی لە 12 چی فێڵ کرد مام خورشید ئەو پارە خەیاڵیان سەرف کرد چەند ئاهەنگیان چەند زۆرم لێ بەس لە هەولێرە دهۆک ئەویش وەڵا ئێرهابیان لێوەرە بگیرێتەوە پارتی بڕوا بکەن دەبنەیەک کرد دەبنەیەک گرت و بۆیە پارتی چ کەیفی بەخۆ دێتن لەو نوقتەی ئۆبی حزبی یەزیدەکان بەس بە فلێکسیان نەبوو فلێکس لە مخەیەماتەکان بەس بە سوسیال میدیای لە پارتیان زیاتر هینایە لە پارتیان زیاتر هینایە ئەو شەرمەزاری نییە لە سلێمانی هەڵوێست لەوی زیاتر هینایە پارتی بە 79 ساڵی کاکەوەی لێ گەورەکەن بە جددی 79 ساڵ بە 100 بارەگا بە 100,000 چەکدا مۆزەف بە 6 ملیۆن دلار ئەی باش ئەگەر ئەوانە مەسەن لە دەست هەڵوێست بە لە دەستنەوەی نوێ بایە بە نمونە لە دەست یەکگرتووی بایە چیان دەکرد بە نمونە کورە بابەوەش ئەوە شکستەی گەورەیە لە پارتی دێ دیوەکمان پێشاندا وەکو هاها ئەو دە بە ئاوای دیوە پڕەکەمان پێشاندا بەس دیوە بە تارەکەی پیشان ناداتن پارتی لە شکستا دەژی بە قوربان ملیۆنێک دەنجی بە 19 محافەزە هینایە بەو هەموو ئێرهابەی هینایە بەو هەموو پارەی هینایە بەوەی کە حکوومەتی لەدەستە بەوەی کە خەڵکی ترساندیە ئەو جەد کاکی خۆم دە بۆ من 3 کورسی شکەم کردیە تۆ لە دنیای سیاست ئەوە نییە بەس مەسعود و مەسرور و نێچیر کە حەزیان 1 ملیۆن ماهینە 1 ملیۆن هەر ئەوەی لێگەدات بەس لێک ناداتەوە لۆ لە 3 محافەزەی کوردستان 5 کورسی دەین 3 بە 2 حوتینە لە هەڵەبجەی گومان هەیە دەرن حاکم فاروق دەرچێت بە پشتگیری ئێران بۆ زانیاریتان یعنی ئێران شانیدایە هاری کاری کردیە دەنگێکی زۆری ناو حاکم فاروقە ئەوە شکستە ئەوە شکستە یەکێتیش دەبی مراجعەتی خۆی بکاتەوە بەو سیاسەتە بێعەقڵیەی بەو سیاسەتە ئەرهابیەی کە بگرە بکوژەت ناخوا من دەزانم ناشوێری بە ئاوڕیان بڕوا بکەن یانی گرتن و ئەوانە و چ کۆن دەبی بەس ناتوانانی پاڤل بەردەوام بی بەو سیاستەکە دەستی پێکرد مراجعەی خۆی نەکاتەوە بەس زۆر خراپتر دەبی دنیای خەڵکی سلێمانی جەماوەری یەکێتی ڕێی پێ نادا دەبی لەگەرە هێزە و پۆسیانە خۆی نزیک کاتەوە ئەگەنا زۆری پێ ناخواتن گرنگ هاوڕێیان تۆ حیزبەچی وەکو پارتی سەرباری ئەو هەموو ئێرهابە لە کۆڕێ 745 نەکاتیە براکەم ئەو شکستە زانی کوڕم گۆ دەزانن لە ناو هەولێرە چ دەکەن نۆرێ لە بن کۆڕێ 745 نەکاتیە لە کۆڕێ کەم نییە لە بن مەسیفی داخۆ لە مەسیفی چەند کاکە لە ڤیپ شوێنیەوە سیۆن دەدەنگە بەتاڵەکە هەموو وەزیر و مەسوولە هەرە باڵاکانی پارتیە سیۆن دەنجی پێنەدایە ئێبرا وەڵا ئەوە ئابڕوچینە وەکو گوتمان پارتی دیوە پڕەکەی پیشان دەدا 1 ملیۆن ئەمەش پێی دەڵێن وەڵی شەرمە لە بۆت لە کەرکووکە گەوندە دروشمی قەومی دەدەی لە مووسڵک هەر ئەتوو بووی لە سلێمانیش دەرەقەتی هەڵوێز نهاتی دەرەقەتی هەڵوێز نهاتی لە ئاسی نەوەی نوێی ئێزنۆ کەیفت بەخۆ دێ ناوەی نوێ بەو هەموو شکستەی تێدا دەژی سەرۆکی ژیرایە مزایقە یەکێتی ئێوەی لەسەرە هەرەمچی نەوەی نوێتینایە ئێلۆر عەلی حوسێن و ئاریاسین و نێچیر و مەسرور و هەر چەندیان گەر لە سلێمانی فەشەڵیا هیناوە کاچی خۆم ئەتو دیوەکەی خۆ پیشاندەی ئەمەش دیوەکەی خۆمانتان پیشان دەدەین ئەوجە لەگەڵ ئەوەی کەسمان حەماسمان نەبوو لەو هەڵبژاردنە کەسمان کەمپینمان نەکرد وە کەوادیری زۆر لاواز بەشداریان کرد یعنی بە جددی ما خەڵکانێکی ئۆپۆزیسیۆنی بەهێز بێتە مەیدان وە کەش و هەوایەکی دیموکراسی بی پارتی وەڵە دەبی ئەقەلیە بەخوا دەبی ئەقەلیە بەخوا دەبی ئەقەلیە یەکێتیش ئەوای لێ دێتن یەکێتیش یعنی ئەگەر بە کەرکووکی نەبی زۆر شڕە بەس زۆر شڕە قووەتی یەکێتی لە کەرکووکە بەرحاڵ هاوڕێیان هەرویستم هاتم پێتان بڵێم پارتی شانازی بە 1 ملیۆن دەکات کورە شەرم لە خۆ بکات لە دروشمە قەومیەکانی مەسعود بارزانی لە کەرکووکیە 2 کورسیت پێ نایە 1 لە بۆ 2 لە سلێمانی لە ئاستینەوەی نوێی کە سەرۆکەی لە ژۆرەیە لە پشت ئەوەی لە پشت عەلی ئەمەساڵحی مەسعود بارزانی کەیفت بەخۆ نییە لە پشت عەلی ئەمەساڵح و غالیبی ئەوان لە پێشەتونە بۆ 79 ساڵی عمرت بە 100,000 مۆزەفت بە 100 بارەگات بە 8 ملیۆن دلار لە پشت عەلی ئەمەساڵح و غالیبی کەیفت بەخۆ نییە کەی
یان بەخۆ دێتن 1 ملیۆنیانی نا هەرانە ویستم ئەمەش بە پارتی بڵێن با بە ئەو حزبە 3 کورسی لەدەستدایە لە 3 محافەزەی کوردستان دەڵێم هەولێر مووسڵ کەرکووک حزبەکی ئەقەلیەیە حزبەکی ئەقەلیەیە و لە یەزیدیەکانی زیاتر دۆڕایە کاکە یەزیدی بە فلێکسشیان نەبوو بە سۆسیال میدیای لە پارتیان بردەوە باشە پارتیش کەیفی بەخۆ دێتن بڕوا بکە ئینتخاباتێکی وا هەبی هەمومان دەی لە پشت ئەو دەنگ و ڕەنگانە 10 هەندە ئۆپۆزیسیۆن دەنگ دەینی 10 هەندە پارتی شکست پێ دەینین پارتیاوی لەسەری دەژی ئڕهاب و پارە و بە گەوادیکردن و بە بێخلاقکردنی کۆمەلگایە کە ئەو جارە بەش شێری هەبوو بەس خەڵکی کڕی بەس کەڕامەتی خەڵکی شکان دەیهینە سەر تەلەڤیزیۆنی ئەوجا 3 کورسی دۆڕان ئەوجا لە 3 محافەزەی دۆڕان ئەوجا لە پشت غالبیە مەسعود بارزانی لە پشت غالبی لە هەولێری 40,000 دەنجی هینایە لە پشت هونەر کۆڕەی کە لە بن پیلت 400 دەنگەی هینایە باشە 365 کورس دەنجی هینایە لە بن پیلت شەوت شات